دیارنەمانی ئاڵای کوردستان لەسەر بینای زانکۆی حەیات لە شاری هەولێر ناڕەزایی خوێندکارانی بە دوای خۆی دەهێنا و بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کرد. دواتر خوێندکارەکان کەمپینی کۆ ئاڵای کوردستانیان ڕاگەیاند. بە وتەی بەشێکی زۆری خوێندکارەکان لە ڕۆژی چوارشەممەی ڕابردووەوە ئاڵای کوردستان لەسەر بینای زانکۆکەیان داگیراوە و دەڵێن بەدەستی ئەنقەس بووە. خوێندکارەکان دەژڵێن قبوڵی ناکەن ئاڵای کوردستان داگیراوە لە کاتێکدا ئاڵای عێراق لەسەر بینای زانکۆکەیان وەک خۆی ماوەتەوە. بۆیە ئەوڕۆکە ئێمە هەموو تەڵەبەکانمان خڕ کردوێتەوە هاتوین بزانین ئایا بەخۆی لێکراوەتەوە یان دەستیان قەز بووە لەگەر زانکۆ سەرۆکاتی زانکۆ لێژنەشی لێکۆڵینەوە لەگەر دەستگا ئەمنیەکانمان ئاگادار کردەوە ئەو شتە قابلی قبول نییە. ئەگەر بەجددی ئاڵای کوردستان هات بێتە خوارێ فکرەی داعش لێرەدا هەیە ئێمە بە هەموو شێوەیەک وەکو قوتابیە کوردەکان قبولی ناکەین ئاڵای کوردستان بێتە خوارێ. زانکۆی حەیات ئەهلیە و لە ساڵی 2009 لە سنووری پارێزگای هەولێر دامەزراوە. نوێنەری خوێندکاران باز لەوە دەکات لە ڕابردوودا چەندین فروقات لە زانکۆکەیاندا ئەنجام درراوە، بەڵام ئەم جارە لەسەر داگرتنی ئاڵای کوردستان بێدەنگ نابن و داوای لێکۆڵینەوە دەکەن. من لە نەجەف نیم، لە بەسرانیم، لە بەغانیم. من هەموو ڕۆژێ ئاڵاکەی عێراق بینم هەست بە ئیهاناکەم کەچی ئەوڕۆ ئیهانەیە لەوە باشتر کە ئاڵاکەی کوردستانیان بۆم لێناوەتە خوارەوە. دوو سبەی یادی ئەنفالە ئەمن دەبێ بێم سەی ئەو ئاڵای بکەم کە 182,000 ڕۆڵەی ئەم کوردە لە ژێری زیندە بەس. لە ناو زانکۆکەدا کامێرای چاودێری بوونی نییە، هەر بۆیە نازانرێن داگرتنی ئاڵاکەی کوردستان بەمەبەست بووە یاخود وەک سەرۆکی زانکۆکە دەڵێت ئەگەری هەیە بەهۆی ڕەوشی کەشوهەواوە ئاڵاکە دیار نەمابێت. زانکۆیەکەی ما لا چەپە کەوتوتە تقریبان دەرەوەی شاری خۆشتان دەزان هەر ئەرزێک ئەگەر دەوروبەری بینا و شتوانە نەبیتن هۆکارەکانی جەو زۆر تەئسیری تێدەکات بە تایبەتی توندی با خێرایی زۆر سەریع دەبیتن لە شوێنێکی کە دەشتایی بیتن. زانکۆی حەیات دەکەوێتە دەرەوەی سنووری هەولێر و زیاتر لە 3000 خوێندکار تێدا دەخوێنن و ژمارەیەک لەو خوێندکارانە عەرەبن. هەریەک لە بەشەکانی ئایتی، یاسا، ژینگە، نەوت، دارایی و بانکی هەیە و لیژنەیەک بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکە پێک هێنراوە و خوێندکارەکانیش چاوەڕێی ئەنجامی لێکۆڵینەوەکەن. شێمە جاف، ئێناختی